بايدن دبيجا شر روسيا لديجي أوكرانيا إرادة روش آفا جبو باراسنا ديمقراسية لسرانسري جيهاني بهيز كر شاندك نتوي نگرتي دربازي باكوري سوريا بوج بو نرخاندنا زيانا ارتجن كو بهزاران كس كشتين واللقم نافند رايدارين شيعين إيراني داخواز جبو گوهرتنا دا صلاة اولدارين ولات تيكرن دم باش وبخير هات البرنامج كرت كونكشن جدنجي أمريكا لو واشنطن هذا مجمر حفتي سبيدايا روجا تشارشمي داخل الشمو هيفيا دمن خوش جواراديكا سرق جو بايدن دوه سيشم يجاركا دي سردانا كل حاميريا بولونيا كركو دم كرد بشتي داخل كرنا أوكرانيا جالي روسيا وبار قطارك لور خواندبو دوه دی سالوی گوت کو وی شری اراده روش آوای یا پاراستنا دموکراسیت لسرانسری جیهانی بهستر کریا وی هوشیاری دا کو روژن دجوار و تال لپیشمانا لی سوز دا کو امریکا و هف بندن وی دی پشتا اوکرانیا بگره دماکو شر دکواد سالا خویا دوامین دا بایدن گوتنک خواه آرسته گلی روسی کرو گوت روش آوا ندجمنی ویا بايدن گوت جی روش آوا چه پلانینن ایریشان بکن سر روسیا وقت چاوا ده پوتین گوتی وی گوت جی به میلیونان ولاتین روسی کو بتنی دخوازن به جیران الخوارا به آشتی بجین نه دجمنن سرق بايدن قلت كو أمريكا وهفبند الخوات دي في حفتيه تولي نولي ديجي موسكو راجع هنا دي تم روسيا بر برسيار بكا جي كريارن وي سروكي بولونيا أندري دودا بانغا هفسوزية جي أوكرانيا راكر وسباسيا أمريكا جي كرو ولاتن ناتو كو بشتفانيا أوكرانيا ديكن دودا روجا سيشم دماكو سروك امريكا جو بايدن سردانا بولونيا كربو گوت دوی اوكرانيا سربكا برفيه كي جي ام پشتگیریا اوكرانيا ديكن لكل ها شاهية ديروكيه لو وارسو و بريا گهشتنا سروك بايدن دودا جي ولاتين بولوني و پنابرن اوكرايني را آخفتلو گوت ولاتن اوروبي هف پیمانيا ناتو جي یک گرتينا دي پشتواني کرنا اوكرانيا دا ألمانيا دبا يكم ولاتي سركا كو چكان ددا اوكرانيا پشتي آخافتنا راوشكار ألماني اوف شولز سي روجان پشتي كو موسكو لشكر شاندي جبو داكر كرنا اوكرانيا بار نيزيكي سالك يا پشتي كو شولز داگیر کرنا روسیا لسر اوکرانیا وکا خالکا گوهرتنی بناف کری و گوتی کو دی ببستدمی کو المانیا چاکان بده ولاتکی کو دشر دایا و زیدبونا لیشون جی لسر هیزین چکدار ین المانی وی گوت ریکک دریش لپیش و گوهاستنا لشکریا ولاتین میا ده مها خزیرانی ده پرلمان المانی به بلوکا اپوزیسیونی و آلیکاریا لشکریا به 107 میلیارد دلاران جو اوکرانیا را پسند کرد. سروکی روسی ولادیمیر پوتین بروانی جه داگر کرنا اوکرانیا کر روژه که پشتی کو سروکی امریکا جو بایدن سردانه کیف کریش جبو پشتگیریا و پشتوانیا بردوام امریکا و هفبندن وی ین روش آوایی جی کیف را پوتین بجداریا ولاتی خواه ده پیمانا کم کرنا چکی ناوکی یا به امریکا راجی راگرد او پیمانا داویا دو جبل خانین هری مزن ناوکین جیهانیه جبو شروع فكرنا فان بابتان ام ميفان داريا دكتور مجيد حقي شارزاي سياستي لهلسنكي ديكين دكتور مجيد دمباش يعني افراغ عندنا ده يا سروكي روسيكو او وي ركاتنا نافوكيان كيم كنا شكل نافوكي بأمريكا راجر حياة چندي قفية لسر أوروبان حتى چندي يعني أوروبي چاوا بري خوددن في وداخو يعني دراستی او کو آخفتنا کو پیر پوتین ولادیمیر پوتین لمجلس دوما دا که جبو
بصدان کس یک کار به دست این روسی که دعوت کرده بود و جیت زور بیدنگ داد راست دعوانی بود به چند سبب بود. یک بود که به هدیه راست هاتنا سالوگی را هیرشا داگیرگری روسیه جو اوکراین دخواست روشی راپورت سر روشی بدن هر وقت هندزانن روسیه لسالان دا سروک روسیه چون آمریکا دا راپورت سالانه اوکل ویژن نشنال استیت سرکوماری وان داد بو کنگره او سالانه راپورت خویا سری سال داد این سال بو جاری یکم سری سال راپورت ندهات بو برابر سرسال دست پیکا هیرش دادی دلیج بو اوکراین دست پیکر لوان دا لسر بوارین جور بجور آخر یک جوان باشه چیل پیمان نیو استاریا و آمده باشی دام بو هزین همو هزین وی خاص مویدیاره و هم نگرانی لاست اروپا دا که اروپا دا همجی است آمریکا دا دخلقینه دبرکو حرشات بلو حتی اگر پراکتیج نیتکرن لواری حسیاری و به سببی که آمده باشی ولاتن جبو پرسکری جان زیده تر بید و ترسه هایی که او شرای کنوی گویتنی نو برا اوکراین و بکریالی اوکراین و روسیه در باز بیتن ببیت شرایط جهانی که ولات دیجیتی جا بیتن خاص ام دزانم که روسیه دخوازیتن زخته لسر بلاروس بینید که بلاروس ببیت بشه بشاره. بله دکتر مجید امدزانی یعنی الوانچند روزین بوری بری سردانه بعدی جبو کیف جبو پولند کنفرانسی میونخ جی قال کی وکو دبیجی مکری لسر هندی دیگر کو پشتوانیا اوکراین بیکردن تایبه جی چکان سردانه بعدن دی پیراهات و افهموا حول دیپلماسی و این پشتگیریا اوکراینا الصدمه هنديه كون او ازراندن لجم يعني بس صدمه ازراندن روسيا و فلاديمير بوتين دركه دوه و برياري بدا بريار راقتنا اتشكينا بو كيما بستام اوام بيقين روسيا وي دويدا خو تني جلتني حس سهل جد بركو حمو او بشتواني كو يعني صار جبري دماغ الشر دست بيقول كومبنا نتوي جديدة لتحمو ولات الدنيا ده تني شهر ولاتا بشتري لروسيا تر أويدن حمو آن دش بمبرانيان آنجي بيدنگون إيروجي ل بنديا نتوي جديدة دوباره جوینتیا جبو کو بریارنامه دیجی جبو پاراستنا یتدی آخا اوکراینی و جبو محکوم کردن على راسد روسیا بیدار کردن و بتیمی و شیخ سوالات پشتیوانی و مسئله تن. اما همون بودن سببی که روسیا صاحب ایزولابونی بتن پشتیوانی و ینبون خاص مایی لمدای جلک کرده لمدای مدت سالتی دا هم اروپا هم جهان روجوا جهان بیژن دموکراتیک لواری آبروی خول روسیا بیمنت کردن و کار کردن که آبروی جهانی جه هنده گریدای به روسیا نمینید و اوه همو زختک زیده لسر پوتین دانایا لدو آلیا دا الآلیا که لشرین اللي بشر ده خسارة كل روسيا خاص ما أو إنسانية كو ارتش روسيا بهجمات الجلك زيده هات يفشتن خسارة أمريكا جيتنا أو أرمانجي كو جبود دوما هادانا بنهاجد وقت تبرشوا كو بتشان صالة بكشتن أو أنا حمو زخت سر دخل وبيتن بيرابوري بدأتن بلي باشا الدكتور مجد أمدزانن يعني بري دمك لأوروبا خلقية بقشتي بحثي ترصوان شو مثلا تشكينا فوكي هابو ومثلا توليا روسيا وبوتين جو أوروبيان دمكو بشتجيريا أوكرانيا ديكن لولاتن وكفلن بون منتدو دري الولاتن ديان أوروبي يعني أو هست شاوايا هست يعني ترس ج قرنبونا عشر يعني جي بقهت الراديكو تشكينا فوكي ببكارينان دراسته ترسا ولاتن نزيك روسيا خاص ما فنلندا او فرسا ولاتن اوروبا روج هلات ترسن ديروتينا دبركو بديروتي دا روسيا راجع هنديه لا اخفنا خوش دا بوتين بحثويتكو ام دويا غرورا نتوي او جينكو مستحق روسيا بجرنوا بي اماجي او خاص يك جوا مثلا اوكراني بكوينا اوكراني وقت بشك روسيا زاني لدريج دم ام دكارم بيجن فنلندا جيكو وقت خبن دستي اعتذاري روسي دا بوا اويجي بك ولاتي خبن برويتي نتني مثلا نوتي بلكي او هيرشا كو روسيا لسر اوكراني تي ترسويتكو بلكي او اجر سر كيوتن ب بلكي هيرشا سر جيدي بتكو اواناجي ملحق اخاكو بتت
أنا همو أو ترسن جال ونيجي ترسا مثلا تشتي ناوكي بيجومان تشتكو خلدين دردوري ولاتين ماكو فنلندي ولاتين كو جيران روسيا زيادة لهر جريتي ترسين دبركو لهر جريتي ده أجل تشتي ناوكي بكار بتيجي دبركو لباري خاطي وجلك نزيكي وينا أو بازنايا شابورين ناوكي دكاريتن راستوخو تأثير النت اللي لسر جنجيه لسر إنسان لسر جيانا جلك قدام أو جي ترسيه بله دكتور مجید حقی شرفکاری سیاسی هلسنکی فلان بمره بقول سپاس جد دستپیکا داگر کرنا اوکراینا جالی روسیا و اولهیا عسمانان لاوکرانیا خما سرکایا ولات ناتوی و ولات کونیزی سنورين اوکرانیا و روسیانا فروكفان شر جي ايطاليا المانيا امريكا وين ولات دنجي لروش آوای هوالبندیا ناتو في ولاتي روش آوای هوالبندیا ناتو چاف دیریا عسمان دکن کارلا باب پامنرا دنگی امریکا به اندام هیزا هوائیة إيطاليا ربو دماكوان ري لبرقفن لسر رومانيا دشو باندن فروكي ايروفايتري إيطالي چاودێری ئاسمانی نێوان ڕۆمانیا و ئۆکرانیا دەکەن. ئەفسەرێکی هێزی ئاسمانی ئیتالیا پێمانەڵێت کە تیمە 150 کەسێکەی گەیشتونتە ئەم بنکە ئاسمانی ڕۆمانیا لە پێناو یەک ئەرکدا. لە بنەڕەتدا ئێمە بۆ پاراستنی ئاسمانی ڕۆمانیا لێرەین جۆرە مەترسیە کە دەشێت ڕوو بدات. ئەم هێزە ئاسمانیە بەشێکن لە کردەیەکی بەرفراوانی چاودێریکردنی ئاسمان لەلایەن ناتۆوە کە پاشەوەی رووسیا بە نایاسایی دوورگەی قرمی لە 2014دا خستەوە سەر خۆی. ڕەنگە رووسیا بڵێت ئەمە ئیسیفزازکردنە، بەڵام تۆ دەڵێیچی؟ بە دڵنیاییەوە بۆ خۆپاراستنە ئێمە لێرە نین بۆ شەڕکردن. ئەم هێزە ئاسمانیە وەک قەڵغانێکی بە کۆمەڵوان لە سەرانسەری ئاسمانی وڵاتانی ئەندامی ناتۆ. کاتێک کە وڵاتێک دەبێتە هەڕەشە بۆ سەرنجامێکی ناتۆ نابێت تەنها پێشبینی ئەوە بکات کە ڕوبەڕووی یەک ئەندام دەبێتەوە، بەڵکو ڕوبەڕووی ڕێکخراوێکی گەورەی وەکو ناتۆ دەبێتەوە کە چەندین سەرباز و فڕۆکەوانی هەن و ئامادەن بەرگری لە وڵاتەکە بکەن. فڕۆکە جەنگیەکان خێرا ئەڕۆن. فڕۆکەیەکی ئاسایی زۆر خاوتر لە چاو فڕۆکەی جەنگی. فڕۆکەی جەنگی لە خولەکێکدا نزیکەی 11 کیلۆمەترە بڕێت. لەبەر ئەوە تیمێک کە لە دوو فڕۆکە پێکاتون هەمیشە لە ئامادەباشیدا بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێک. هەروەها توانای ئەوەیان بێ لە 15 خولە کەمتر لە ئاسماندا بێت. ئەمە پێوتێت مەشقی تی سکرامبل درێڵ پێشبڕکێ بۆ وەرگرتنی ڕەزامەندی بۆ هەڵفرین لە ئاسماندا و نیشتنەوە لە هەر ساتێکدا شەوبیان ڕۆژ. تیمەکە وا پیشانی دەدەن کە کارێکی ئاسان بێت، بەڵام ئێستا لەگەڵ دەستدرێژی زیاتی رووسیا بۆ سەر ئۆکراین شارەزای بواری بەرگری دەڵێن فڕۆکە وانەکانی هاوشێوەی مۆریێڵ یەجگار گرنگن بۆ ئەرکەکانی ناتۆ لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا. پێشبینی هێرشێکی سەربازی رووسایی هەیە لە هەندێک کاتدا لە هەفتەکانی ئایندەدا هەندێک وەهایان داناوە کە دەشێت ئەو هێرشانە نزیک بن. تیمی بۆرێڵ تەنها 11 خولەکیان پێچوو بۆ نیشتنەوە. دەڵێن لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا دێنەوە پەرۆشن بۆ پێشبڕکێکردن لەگەڵ ساددا بەوە دەزانن کە هەر چرکە ساتێک چەند گرنگە لە کاتێکدا هەڕەشەیەکی ڕاستەقینە ڕوو بکاتە ئاسمانی وڵاتانی ئەندامی ناتۆ. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی کارلا باب لە بنکەی ئاسمانی ڕۆماوە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. خەباتên lêgerîn û rizgarkirinê li Tirkiya îro çarşemê jî berdewam bûn piştî erdhejeka din bi hêza 6.4 li destpêka vê heftiyê Tirkiye û Sûriye hejandîn. Rizgarbûyên ji erdhejan ku berî 15 rojan Tirkiye û Sûriye hejan dibûn di encam da 10,000 kes jî mirin û bi sedan hezar kesên din jî bêmal û halman û piştî erdheja ya dawî jî نو رزگار بوی لوان هریمان راسی ترسو ترمای دبن ده دیمنین ایرو چارشم داین ج مراشو هاتایا گهشتینه ما و هاتن دیدن خبات کارین لیگرین و رزگار کرنی کارین خوا بردام دکن و شاندک نتوین یک گرتی ده سیشم سردانا باکوری سوریا کر جبون خواندنا زیان ارتجان مها شباتی کو به هزاران کس ترکیه و سوریه کشتنه
دسرا دا خوادا جيگري کوردیناتوری آلیکاری مروانی نتوینی گرتی دیوید کاردن جه اسوشیت پریس را گوت کو دسته آوی حوجدارین خلکی کو راستی زیانی هاتنا جه انجام ارتحاجات دی نرخینن کاردن گوت جی پیتیوین بنگهین حوانگه پیداویستین تندرستی آوا و خوارنی کرستین پاقجی و بیگمان را کرنا کافلانا گهاندنا آلیکاریان جبو حریم راستی ارتحاجی دبن لسوریا جبر پرسین سیاسی و شر کمال جدا جدا چکدار آلوز بونا از في دليل ورقرم بشم جم هفكار أخو أصدام ياساق جبوا مزانين كأجهين داوي لسر أرتهجي وكا كارن بشتي أرتهجي تشيد بن تشنا أصدام بله داخل دمانكو قرص ساعتك بري لبينغول وسرسينوري بينغول وآمده اردهيجك نو بيكات مخابن لغور راقا هندنا افاده اف اردهيجا بپيليا 4.5 بويه لده دربار زيانين اردهيجه ده هنك داخوياني فرمي نهاتيه داين لغور راقا هندنين چافکانین حرمی هن خانی خرابونه و هر وها دنوا گلد شینیه ده ترسک مزن چوی بویه و هر وها داخل انجامین ایروین فرمی لترکیه هین نهاتن راگاهندن لگور انجامین دو ین فرمی لترکیه تنی لترکیه 42,000 و 78 مرنه و هجمارا برینداران جی بگشتی ج 110,000 درباز کریه و ج 6 سبات ده حتی دو نیزی 7,000 اردهیجین پچوکین پاش پیکاتنه براسي جي او هرتهش خطر قال كي ما اظن شو كودي قالك افاهي قالك بالخانه برزياني كاتنا وقال كي درزينا اللي هر ارتجا كبرنجا خطر هلوشان السروان جيبا لسر مثلا آلیکاری چکو چندی خلکی پیدیوی با آلیکاری بترهیا بله خباتین آلیکاریه ین امکانو ویاد دبشی دا بیجن براستی داخل جبر کو خباتین بیانی و نافخی بگرسی دومن لب ایجای بالکشاندن یکو خباتین رزگار کرنا مروان یان جبن کاولان ده هما جهن حرمندن هاتیه قداندن جبر وی یکی جی تیمین رزگار کرنه ین بیانی تیوی ین امریکی به ایرو جوالات ترکتنه لی تیمین پسپورت تیمین آلیکاریه ددومن وکمیناک دو وزیرین دروی ین آلمانیا ین نافخه و غزینه سردانا حرمان کریه و سوزا 55 میلیارد یورو ین نو آلیکاریه دا جاليندن إيرو يونانستاني 310 تونندن آلیکاری ين ساغلمية بدوين روجانه شان تركيا لسوريا جي هولين وخباتين آلیکاریه ده قناغك دديه. أمي فقرن جم تجارة كدوزن بمرة بمينا لأنها هناك رابورت هنا. بله جنازين وان ولاتين سوريين كود ارتهجدا لتركيا مرناتين بقوا هاستن جبو ولات وان ومال وان لي او دبس دما قرب على كمزن دغورستان هريمي دا بمليون سوري ج شر نافخوي رافيابون تركيا لدري سنوري باب الهوا دقل تركيا كود بن كنترولا اوبوزيسيونا سوريا ديا طر من كسن كود عرتهجي دمرنا ودقرينا ولاتي وان جبو بنمالين وان جاوري كرنكا بإيشو آزارة محمد براي خالد هلالي بو قرباني دما سردانا كچا خودكر قول نخوشخانه یا ترکیه چاره سری وردگر جبری ارتش چه ببت محمد یگو تما ساخلمی زارو کوی گلک باش بو لپیدوی چاره سری بداوی بیت اوی گوت او دی وگرتو سوریه بو سردانا مالباته و دی جارک دی وگرتو ترکیه داد گل کچا خوب بمیند پشتی چند دمجمیران جپیوندی آوی ما بهیز د ارتش دا هاتا کشتن بمليونان خلق سوريا جبر شر نافخوایی بونا پنابر لوی آلی دنیا سنور ترکیه گو گلک جوان باجران کتنا بر ارتجه و زرار دیتنا
کاربدستên parêzgeha Idlibê bixwe seredariyê digel karîgeriyên erthejê dikin û harîkariyê dikin, da ku termên kesûkarên wan ji Tirkiyê vegerin. Hejmara qurbaniyên ku me ji roja yekemî ya erthejê û vir ve heta îro di deriyê Sinûriyê Babil Hewa rawergirtine gihiştî 1503 kesan û radestî malbatên wan hatine kirin. Niha Xalid Hilal Mihemedê birayê xwe dibite bajarê Biniş li Sûriyê da ku veşêrit. Goristan pir bûye lê civaka navxweyî li hev hatine da harîkariya yekdû bikin. Wekî xelkê bajarê Binîş me ji aliyê ciwanên bajêr ve destpêşxeriye ji bo veşartina tarman kir û ev erka herî hindik bû ku ji destê me dihat û me dixwest harîkariyê bikin. Dîmeneke pir xemgîn bû ku me li van malbatan dinêrî ku di gorên komîda dihatin veşartin mebesta min dayîk bav zarok hemî pêk vetiyek gorda û li goristanekê dihatin veşartin. Di nava van hemî qurbaniyên erthejê ku li vî gorê bi komel hatine veşartin, Xalid jî birayê xwe binax dikit. Rastiya wekû birayê me bi tinê sexbêrê malbata xwe bû. Eger nexweşxane û dermanên baş li Sûriya hebana, ew bû çareseriya keça xwe neçû Tirkiye. Li demê ku mirî di goreke bi komel da têne veşartin, hewiltên dayîn ku kêlî ji bo piraniya wan bên duristkirin da kesûkarên wan ji bîr nekin. Raporta Durain Jones, Helene Sindhi, Dengê Amerîka. ji ber erteja mezin gelek avahî li bajarê Cindrîsê yê herêma Efrînê helweşiyane û ku rûnijvanên wê jî neçarbûne derbeder bibin. Lê niha çalakvan dibêjin metirsî heye ku li şûna avahiyên heriftî komelgeh werin avakirin ku Kurd dibînin ku wê bên derxistin û ew metirsiyek mezin e ji ber ku renga Ereb û Tirkman li cihê wan werin bicihkirin bi taybet bi armanca guhertina demografiya bajarên Cindrîsê û Efrînê. Newroz Reş û peyamêra Dengê Amerîka li şehba ev rapor gihandiye. Hesên Hebeş derbiderekî Efrînî ji bajarê Cindrêsê ye. Ew ji 5 salan dal penagaha şehba dimîne. Hesên 35 salî bi dilgiranî nûçeyên dûr cihwarê xwe dişûpîne ku di erdheja mezin da wêran bûye. Her wiha xaniyê wî jî ku komên çekdar destdanî bûn ser herifiye. Hesên li ser sibarûja zemîna xaniyê xwe bifikare. Navî milet giyayane. Ayna milet gî ketî vê tengiyê ve daraqî kisiba fitilî. Tane ayna duwarê bê çe duwar jî nemo. Ma digu duwar hew jî nemo. Ê kida herin. Demê û çete destî xwedîn îser û siba em fidîn em zûnîn heva hewşê me tabe ne hewşê te. Em ê kirûn. Li gor encûmena xwecihiya Cindrêsê di erdheja şeşê Şibatê de 1100 kesî jiyana xwe ji dest dane. Her wiha dûra 1400 avahî li bajarê Cindrêsê hilweşiyane yan seqet bûne. Di vê derbarê de çalakvanên Kurd hişyarî didin ku metirsiya avakirina komgehan li şûna bajarê Cindrêsê heye. Li Cindrêsê çû wer rûxandin çû ji nûva warê avakirin ne ji bo xelkê wê resen wê bimîne wê tenê ji bo gorî statîkên wan yanî statîkên Tirkî û Qeterî ji bo Ereb û Tirkmanên ku ji 2018 dava ji herêmên şerê Sûriyê hemû anîn vir da bi zûrê silahê bi zûrê hêzê wan ku dijî gelek Kurd dijî Kurdê wan ku wan sirgûn kirin wan derxistin wan bi cibikin ew metirsî gelek mezin ku niha pêşmeyê ku gorî agahîn dikevin dest me. Her wiha Musa diyar kir ku dewleta Qeter û komeleyên Ixwanul Muslimîn dixwazin bajar û gundên nû li şûna deverên wêran bûne ava bikin ku komên çekdar dest datînin ser xanûberên rûniştvanên Kurd û dikin wan veguhezin kampan. Projeyê mezin gorî Qeter dezgehên xêrxwaziyê Qeterê derbas bûne hêr aşandayekî hikûmiyê Qeterê ji derbas bû herêmê Cindrêsê taybet xuya kir ku ew dixwazin bajarekî nû ava bikin. Ew bajarê nû bajarê Keremê li Ezazê dikeve nêzî Efrînê ama li Cindrêsê dixwazin xaniyên ku berê hazir çêkirî ku çawa li Mondiala 2022 li Daheyê ava kirin dixwazin tiştekî nû sal Cindrêsê ava kirin. Metirsiya avakirina komgehan li Cindrêsê projeya guhartina demografîk li Efrînê dîsa derdixe hûlê. Ku rêxistinên mafên mirov yên Kurdî û Sûrî di raportên xwe de dibêjin ku taniha 20 komgeh li Efrîn û navçeyên wê hatine avakirin û malbatên komên çekdar û Ereb û Tirkmenên
کو ترکیش دروای هرمی آنی بون لوان کمگهان دیم بجه کرن. نوروز را شدنگ امریکا. پیوانین آواهی و آواکرنی لحریم کردان لسوریه لگورا ستاندردین بریین حکمتا شامینه پشتی ارتهجا ششی مهی کمیته یک اندازگارین آواهی سازی روشا آواهیان لقامشلو دنرخینه جور زان عمر پیاملی دنگی امریکا في راپورت گهاندیان لقامشلو هجمارك اند زياران خوبخش كوميتيه كجبو نرخاندنا روشا آواهي انگوزيان ديتنا جبر عد هجي آواكرنه لغوري برپرسين كوميتيه اند زياران هيانها وان روشا زيدي حزار آواهي لسرانسري هرم باكور رجلات سوريه شوپاندنه لغوري كوميتيه زيان انگوهاتنا ديتن نمترسي دارن لي پيويسته هشياري بيداين و همو آمدكاري جالي سازين پيوينديدار و بينكرن منطقة مدي يعني نجاي سري صديبيس خاني عربي قال لك يا السري ايه كبناء وبنايه وشيك عناصر انشائي تتعدى ولو مظن الوانهاتيه يعني عناصر مني انشائي جسر عمود بلاطه سقف ابانا تتعدى الوانهاتيه يعني مناديد بلكي ملجيكي ددوا ديد بس او ضررا قال لك مظن لآلی اکیدن شارداری قامشلوی دیار دیکه گو سیستم آواکرنی لدوره لگوری پیوان آواسازی یه حکومت سوریه تی جی کرن لگوری شارداری پشتی هردهجه پیوستی اوام به پسپوران هیه جه پلانسازی اکنو گو روشاهی برچاو بگره بلدیار قامشلو ام نکار رخصی بدن به تحاليل التربه ددو يعني جبو زلزالي عرض هجي كرديد بعرض هجي يعني ام حاجتها انسان ذو خبرا سبور يعني هنكا بشي نجدربه طبعا انا امكانياتي متننه يعني هنكا بشي نجدربه يا وهن نجدربه لغوري بسبوران تنديا عرض هجي لباكور رجلات سوريا گهشتيه 5.2 بيلا لغوري بلايا ريختر لگوری تخمینا پسپوران هکه پلیا عرض هجه پلیه که دن زیده با لحریم باکور و رجلات سوریه ده زیانه که مزن رو بدانا. اند زیار تکز دکنگو پیوسته دستلادا خوجهی لسر سیستم آواهی سازی لیکولینان بکه و با آوائه کی برفره هشیاری لسر چعبدیریه بکرن. داکو جبو هر فلاکته که گو ده پیشروجه ده بقومه آمده کاری هبن. زانا عمر دنگی امریکا قامشلو برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه سروکی فرقه پنجمین یا هزا دریای امریکی دوست شم و گوت کو رایدارن هریمی دوی باوری دنا کو ایران گفا جماره یکا یان جی تهدید هری جدیه لدماکو گرجی لسر برنامه ناوو کی پیش دو دچان جيجري ادميرال برات كوبر قوتا اسوشيت بريس او زيدبونا چالاكين خراب ان ايراني لهرمي بقوتناوي لدو صالن بوري دشوبينا كوبر قوت جي اريشن ايرانيين روشلات نافين ودفرين دين جي بالا هر كسي دكشينن كوبر لكونفرانسا باراستنيا نف نتويا لابو ظبي دا اخفت نراتيا ايراني لنتوين يقبو يكسر برسفا وان داخویانی ندایا و داخواز شروع کردن لسر گوتنین کوپرجی نکرنا. دوای تپرینی 44 سال لشورشی اسلامی سالی 1979 ایران بانگواز لشاری قومی ایران و بو گورینی دسالاتی آینی ولات دکری. ام شاره ناوندی هنده لگرینگترین مزارگو دزگای زانستیه لباوری شیعه دا. ام باگوازش دوای خو پشتاندنکانی دیج با حکومت دیتن.
لەگەڵەوەشدا کە لە ئێرانی ئەمڕۆدا شاری قۆم بە بنکەیەکی تۆکمەدا دەنرێ بۆ پشتیوانی لە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران، بەڵام ڕۆژی وڵاتەکە وهای کردووە تەنانەت کەسایەتی ئاینیەکانی ئەو شارەش دەنگی ناڕەزایی خۆیان هەڵبڕن و داوای گۆڕانکاری بکەن. هەر لە دەستپێکی شۆڕشی ژیناوە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران سەرکوتکردنێکی زەبروزەنگ ئامێزیان بەرامبەر خەڵک بەکارهێناوە کە داوای ئازادیان دەکرد. سەرکوتکردنە توندەکان هەرە سەرەتاوە هەڵە بوو، دەبوایە بە شیوەیەکی نەرم و بەڕیزیشەوە سەرسەودا لەگەڵ گەنجەکارماندا بکرایە، دەبوایە ببنە نمونە بۆیان و ڕێنەماییان بکردایە. ئەوە شتێکی ڕاست نییە هەمویان دەستگیر بکرێن، بە هەموو شێوەیەک بەکارهێنانی هێز و ناچارکردن کارێکی هەڵەیە، پێویستە بە زمانێکی نەرم و ڕێز و هاوسۆزیەوە لەگەڵیاندا بدوین، دەبێت باشەی ئەوانمان بوێت. دوا بە دوای کوژرانی ژینا میمی لە مانگی نوێی ڕابردوودا شەپۆلێکی گەورەی بێپێشینەی ناڕەزایی دەربڕین لە ئێراندا دەستی پێکرد و بە شۆڕشی ژینا ناودێرکرا. دروشمی سەرەکی ئەم شۆڕشە بڕوخێ دیکتاتۆر و مەرگ بۆ خامنەیی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانە. ئەوە بەشێک بووە لە پیلانی دژمن و دەیانەوێت بە خەڵک بڵێن کەسایەتی ئاینیەکان سەرچاوی هەموو کێشەکان و ئەم گرانیان. کەسایەتی ئاینەکانیش وەک هەموو کەسێک ئەم گرانیە کاری تێکردون و زۆربەیشان لە باریکی نزمی ئابووریدا دەژێن و لە هەمان ئەو کێشانێشدا دەژێن کە خەڵکیێدا دەژێن. بەڵام نیارەکان دەڵێن کەسایەتی ئاینیەکان بەرپرسیارن تا خەڵک بە گەژیاندا بشنەوە. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران بەردەوام داوای پشتیوانی لە خەڵک دەکەن لە کاتێکدا وەک دانیشتوانی ئێران دەڵێن خەڵک زۆر بێزارن لەو ڕەوشە سیاسی وڵاتەکەیان. زۆربەی گەلی ئیران داواکاری ئابووریان هەیە. سیاست تێکەڵ کراوە لەگەڵ ژیانی خەڵکدا. لە هەر شوێنێک لەگەڵ خەڵکدادا دانیشیت باس هەر باسی سیاسەتە. بۆچی؟ چونکە سیاست کاریگەری هەیە لەسەر ژیانیان. جا نائاساییە کە دەبینیت خەڵک تووڕە و ناڕەزان. بێگومان ئەمەش کێشەی دروست کردووە. بەهۆی سیاسەتە سەرکوتکارانەکەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەهۆی هەروادێ و خراپتربوونی ڕەوشی ئابووری و داڕمانی زیاتری نرخی دراوی ئێرانیەوە بە دوور نازانرێ خەڵک درێژە بە شەپۆلی ناڕەزاییەکانی خۆیان بدەن. زۆربەی دانیشتوان ئەوانەی لە ئاسی مامناوەندیدا شتێکی ئەو تویان نەماوە لە ئەژمارە بانکەکانیاندا، ئەوانیش ڕۆژێکی تر و بەم زوانە دێنە سەر شقامەکان. خەڵکی هەژاری بەم زوانە دەڕژێنە سەر شقامەکان و بەم زوانەش دەبێت. دوا بە دوای کوژرانی ژینا میمی لە مانگی نوێی ڕابردوودا شەپۆلێکی گەورەی بێپێشینەی ناڕەزایی دەربڕین لە ئێراندا دەستی پێکرد و بە شۆڕشی ژینا ناودێرکرا. دروشمی سەرەکی ئەم شۆڕشە بڕوخێ دیکتاتۆر و مەرگ بۆ خامنەیی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانە. بۆ شیکردنەوەی ئەم بابەتانەی پەیوەست بە ئێران میوانداری ئارێز ئەنداریاری دەکەین. ڕۆژنامەنووس لە سوید کاکاری زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم بانگاوازە سرنجڕاکێشە کە لە شاری قومەوە دێتن بۆ گۆڕینی دەسەڵاتی ئێران کە لە راپۆرتەکە دامان بینی. بڵێ پێشەکی سڵاو و ڕێز ڕێماندوو نەبوون. دیارە قوم گرنگێکی تایبەتی لە ئێران لەبەرەوەی کە gelek paşnav ya naznayı وەرگرت لەوانایە پایتەختی مەسەبی ئێران پایتەختی کولتوری جیهانی شیعە ناوەندی بەرهەمهێنانی زانستە سیاسیەکان لە ئێران و gelek ناوی کەیە شارێکی ڕادەی گرنگە سەر شارێک گەورەیە 1,200,000 کەس دەژی نزیکی شاری تارانە لە پایتەخت و حوزەی عەلمیەی قۆم کە ناوەندی یا فێرگەی پەروەردەکردنی ئاخوندی شیعەیە لە دنیا یەکێکە لە شوێنە هەرە هەستیارەکان بە جۆری لە جۆرەکان مرۆڤ دەتوانێت بڵێت مانیفێستۆی کۆماری ئیسلامی ئێرانی شیعی لە شاری قۆمۆ دێتارەوە. بەڵام ئەوەی کە ئاستی ناڕەزایەتیەکان گەشتووەتە قۆمیش بە دوور نیە لەو ناڕەزایەتیانەی کە ماوەی 6 مانگە لە ئێران دەستی پێکردووە لەسەر تاسەری ئێران بەردەوامە ئەو هۆکارانەی کە بە ڕێزیشان لە راپۆرتەکەتان ئاماژەتان پێدەبوون
نمونە دوێنێ ئەمڕۆ بۆ جاری یەکەم دوێنێ بوو بە $50,000 $1 ئەمریکی ئەمڕۆ بوو بە $51,000 لە بازاری ئازادە سەر ڕای ڕێگرتنەبەری کۆمەڵە ڕێوشوێن لەلایەن بانکی ناوەندی ئێرانەوە بەڵام نەتوانراوەکە ئەو هۆکارە مێمەسە ئەو ڕێژەی هەڵاوسانە بە نیسبەتی گیرانی بەرزبوونەوەی ڕێژەکە نرخی دۆلار ومانە کۆنتڕۆل بکە لەو چوارچەوەیدا ناڕەزایەتیەکان مرۆڤ دەتوانێت بڵێ ناڕەزایەتی گەلێکی چ لە بواری ئازادیە تاکی و کۆمەڵایەتیەکان ئازادی ژیاندایە و چ لە بواری ئابووریدا بەڕاستی گەشتوێتە لووتکە بۆیە دەبینی کە لە شارێک وە خۆم کە کەس چاوەڕوانی ناکرد دەنگی ناڕەزایەتی ئەمە جاری یەکەمی ژنیە کاکانیز لەگەڵ ئەوەشدا بیستمان پێشترش یەکێک لە ئەفسەرە باڵاکانی ئەمریکا لە هەرێما دەڵێ ئێران هەڕەشەی ژمارە یەکە لە هەرێمدا یعنی چۆن ئەو هەموو کێشەیە لە ئێران دیسان هەڕەشە بێ بۆ سەر وڵاتانی دیکە بڵێ خۆی لە ئاسی ناوخۆدا بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان دووبڵ مڕاڵێکیش بە سیاسەتی دنیای دەرەوە بە نیسبەت ئێرانەوە هەیە ئێرانەوە ماوەی 44 ساڵە لەسەر دەسەڵاتدا لەو 44 ساڵە بەدەیان جا سەرهەڵدان و ناڕزایەتی بۆ هیچ پشتیوانیەک لە گەلانی ئێران یان لە نەتەوەکانی ناو ئێران نەکراوە لەو چوارچەوەدا مرۆڤ دەتوانێت دابەشێکە بە دوو بەشی زۆر جیاواز و سیاسەتی دەرەوەی ئێران کە ئەو بەڕێزە کاماژەیە پێداوە ئادریا برات کوپر بۆ گەڕاڵ لە نابم یا جێگری ئەو بوو کە قسەی وای کردووە لێرەدا ئێران لە ڕووی سیاسەتی دەرەکی خۆیەوە هیچ گۆڕانکاریکی تۆی نەیەناوە تاراوە دەستێوەردان لە وڵاتانی هەرێمی دەستێوەردان تەنانەت لاستی ئوروپاشە بینی دوێنێ پێرە مەسەن لە بریتانیا پلیسی ئاسایشی بریتانی تەلەڤیزیۆنێکی ئێرانی ئاگادار دەکاتەوە کە پێویستە بنکەکانتان بگوازنەوە بۆ دەرەوەی بریتانیا دای دەرەوەی لەندەن لەو چوارچێوەیەدا دەستێوەردان لە وڵاتانی عەرەبی لە وڵاتە دراوسیەکانی خۆی بە تایبەتی لە عێراق لە سووریا لە لوبنان ئەمانە و برەودان بە بەرنامە ناوەکیەکانی ئەم ڕۆژە سەربازی موشکیەکانی ئێران یەکێکە لەو شتانەی کە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەو وتانەی کە ئێران بە مەترسیکی جدی دەبینن بە تایبەت پیتاندنی چڕی یۆرانیوم کە دوێنێ پێرێ ئاژانس باس لەواکە کە گەشت ڕژێ لە 1970 کاکارس دەزانین کە حوسێن ئەمیر عەبدوڵاهی وەزیری دەرەوەی ئێران لە بەغدا بوو لە دیدارێکدا لەگەڵ هاوتە عێراقیەکەی داخوازی یان خوازیاری کۆتایی هێنان بە بەڵگەنامەیەکی هاوکاری ئەمنی ئێران عێراق بوو کە لە کەمترین ماوەدا بکرێ ئەکری پێمان بڵێ مەبەستی ئەم بەڵگەیان ئەم هەنگاوە چییە تێگەشتن جەنابەت چیە بۆ ئەمە بڵێ بەدڵنیە ئەگەر چاو لە وەزارەتی دەرەوەی ئێران بەگشتی و سوپای پاسدارانیش لە دوانەکانی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بکەین ئێمە گەلێک جار ئەبینین کە باس لەوە دەکرێت کە پێویستە ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە موجودن لە عێراقدا چەک بکرێن لە عێراق دەربکرێن کە نمونەی پراکتیکی ئەوەش پێشتر مجاهدینی خەڵق بوو بە هاوکاری دەوڵەتی عێراق و ناوەندە ئاسایشی و ئەمنیەتەکانی عێراق توانیانەوە بکەن بانگەوازی ئەوەش هەیە حتا مەسەلەن لێکی لەو شتانە باز لەوەکە کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ئێران و عێراق ڕێککەوتون لەسەر ئەوانە و گەلێک دۆسیە تایبەت هەیە مەسەلەن دۆسیە گرێدانی ئێران ڕاستەوخۆ بە عێراق بە سووریەوە لەوێەوە بۆ لۆبنان و مەسەلەن کۆتایی هێنان بە هاوکاریەکانی مەسەلەن لەگەڵ وڵاتە ڕۆژاوایەکان وەکو ئەوانەڵم بە تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئامریکا و کۆمەڵەشت حوسێن عەبدوڵاهیان باسی لەوەش کردووە ئەمیر عەبدوڵاهیان کەڵێت عێراق گەشتووەتە ئاستێکی سەرنجڕاکێش بەڵام ئەوەی کە باڵکێشە لە کاتی بەڕێوەچوونی کۆنگرەی پارلەمانە عەرەبیەکان لە بەغداد ئەم سەردانەی ئەمیر حوسێن عەبدوڵاهیان سەری گرتووە بۆ بەغداد لە کۆبوونەوەکەدا باسی ڕێوشوێن کراوە سەبارەت بە دۆسی تیرۆرکردنی فەرماندەکانی دژە تیرۆر ئەمە چ بابەتی ئەمە چ باسیکە بەدڵنیایەوە لە عێراق مرۆڤ دەتوانێت بڵێ دوێ گۆڕانکاریەکان و نەمانی سیستمی سەدام حوسێن لە عێراقدا ئێران بە جۆرێک لە جۆرەکە هەوڵیدا کە هاژمونی خۆی لە ڕێگەی مەسەبی شیعە و لە ڕێگەی تەشیعوگرایی ئەو گروپە میلیشیانەی کە پێشتر لە ئێران بوون وەکو سەدر و وەکو کۆمەڵێک ناو کە هەن جەماعەتی حەکیم وەمانە هاتنەوەی عێراق و زۆر بەڕاحەتی توانیان دەست بگرن بەسەر جومگەکانی دەسەڵاتە لەو چوارچێوەدا ئێران خوازیاری ئەوەیە کە دۆسیەی ئاسایشی عێراق هەم چۆن کەیسە هەژمونیکی زۆر زۆری ئێرانی پێ دیارە بە هەمان شێوە لەژێر کۆنتڕۆڵی ئێراندا بمێنێت و بەڵکو بەرفراوانتر یعنی ئێران بتوانێت بە شێوازێکی زۆرتر کۆنتڕۆڵ بخاتە سەر دام و دەستگا ئاسایشی و پەیوەندیەکانی عێراق ئاریز ئەنداریاری ڕۆژنەمەنووس لە سوید لەگەڵمان بوو زۆر سپاس سپاس بەخش
بۆ پەرەپێدانی 6 کێلگەی نەوت و گاز عێراق ڕێکەوتنێک لەگەڵ کۆمپانیای هیلالی ئیماراتی و دوو کۆمپانیای چین واژۆ کرد لە کاتێکدا هەوڵ دەداتن غازی سروشتی زۆر پێویست بۆ ویزگەکانی کارەبا بەرهەم بێنێتن و هاوردەکردنی کەم بکاتەوە کە بارگرانی لەسەر بودجەی وڵاتەکەی دروست کردووە. کۆمپانیای کرسنت پترۆلیەم کە بنکەی لە ئیماراتە 3 گرێبەستی واژۆ کرد بۆ ماوەی 20 ساڵ بۆ بەرەپێدانی کێلگە نەوتیەکان و گازی سروشتی لە پارێزگاکانی بەسرە و دیالەی عێراق لە باکووری ڕۆژهەڵاتی بەغدا. کۆمپانیەکە ئاماژەی بۆش کرد بڕیارە لە ماوەی 18 مانگدا گرێبەستەکان دەست بە بەرهەمهێنانی 250 ملیۆن کۆپێکی غازی سروشتی لە ڕۆژێکدا بکەن. کۆمپانیای یونایتد ئەنەرجی گروپ چینیش گرێبەستی پەرەپێدانی کێلگەی نەوتی سندباد لە نێزیک بەسرە واژۆ کردووە. ئەرزستان ji بۆ هەزاران ئیزدیên derbederên lê kampên awareyan li deşta Neynewa dijîn nehêsan bûye. Sivîlên derbeder ji dengê Amerîka re dibêjin ku nebûna xizmetên bingehîn û kêmbûna sistema germkirinê êşa wan lê kampan demekî dî zêde kiriye. Peyamberî dengê Amerîka Kawa Umer ji wir ev rapor şandiye. Digel hatina şapoleka befrê û baranê bû ser herêma Kurdistana Iraqê rewşa awaran gelek alos kiriye û ew berkeftiyên êkê ne serma kartêkirinê li jiyana wan biket. Her çend de ew xîvetên xwe rojane sexbîr dikin û dewroberên xîvetê axê dikene ser lê sermayê bandora xwe heye. وطير بين جمادة وحالي مال بالبان شادر كذا يعني هاكوسا باران وباري فيجا قالك شادر جي كذا على انه وزعين تقريبا داينه بس خدي حرفي ذنينه وكا جمادة الشادر كذا هكا بيا اغرو بشغله بزحمته وسا ئاوارên şengalê dibêjin em welatê xwe de awareyne û mawê çendîn salaya hikûmeta navendî û hikûmeta herêmê planên wesa nedanayne ku em vegerîne ser cih û warên xwe salane rewşa me bivî awa ye. ام الدولة خدينا ام ابدا سالم نازحن يعني الدولة خدم عراقيين ومواطنين العراقي ابدا سالم بالخيفات علينا يعني وضعي ما نيبا ما تفهم بزي برنا جيد ما يعني همي باشتر بو Li Snûrê parêzgeha Duhokê û deşta Neynewa 15 kempên awaran bi xwevedgirî tin ku dezgehê barzaniyê xêrxwazî rêveberiya wan diket. Destpêka werzê zistanê bi tinê 100 lîtrên nefta spî li ser her malbatekê belav kirbûn ku dibine zêdetirî 26,000 xêzanên awaran. Dê plan daye ku dubare 100 lîtrên dî bidene her malbatekê. Kawa Umer dengê Amerîka deşta Neynewa. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ناوەندێ کارتەر یê xێرخوازی bingeh li Atlanta wilata Georgia dibêje ku serokê berê Amerîka Jimmy Carter yê 98 salî niha li jêr çavdêriya sexlemiyê daye li mala xwe piştî ku nexweşxanî biryar daye wî bibe nemalawî ji bo rojên mayîn jiyana xwe li wir derbas bike. سوزان تەیلەر هاوڵاتی شەری بەفەڵۆ لە نیویۆرک دەڵێت خراپبوونی ڕەوشی تەندروستی جیمی کارتەری سەرۆکی پێشووتری ئەمریکا بەلایەوە مای سەرسوڕمان نەبوو. گوتیشی بەڵام چوونی بۆ خانەی سەرپەرشتی تەندروستی بە ساڵدا چوان دایخورپاندم. دەبێت دان بەوە دابنێم کە من لە کاتی نان خواردنی بەیانی داگریام. ئەو هەواڵە بۆ من زەنگی ئاگادارکردنەوە بوو سەبارەت بەوەی کە ئێمە لە قۆناغێکدا ئەو لە دەست دەدەین.
لە نێوان ساڵانی 2006 و 2019 خات و سۆزان تەیلەر یەکێک بوو لە سەدان لە کارمەندانی خۆبەخش ئەوانەی شانبەشانی کارتەر و هاوسەرەکەی ڕۆزەلین کاریان دەکرد لە پرۆژەی ساڵانە بۆ کاری خێرخوازی و خانوبەرەیان لە سەرانسەری جیهان بنیاد دەنا بۆ ئەوانەی هەژار بوون. لە ڕاستیدا کەسانێکی زۆر سوپاسی کارتەر دەکەن ئەو کاریگەریەکی گەورەی هەبوو هەر بۆیە نەمانی ئەو هاوکاریانەی زۆر دیار دەبێت. ئەوە هەواڵێکی مایەی پەژارە بوو لەبەر ئەوەی کارتەر پێشەنگی ژیانێکی قارەمانانەی ئەمریکاییانەی کردووە. جۆنەتن ئۆڵتەر 5 ساڵی بەنووسینی ژیاننامەی جیمی کارتەر بەسەر برد بە ناوی هیز ڤەری بێست کە بەهۆیەوە ڕێگەی بە جۆنەتندا دیمانی لەگەڵدا ئەنجام بدات و چاودێری سەرۆکی پێشووتر کارتەر بکات بەر لەوەی دۆخی تەندروستی تێک بچێت. کاتێک ژیانی کارتەر هەڵەسەنجی دەبینیت ئەو لە ژیاندا سەرکەوتنی تۆمار کرد ئەو بە تەمەنترین سەرۆک بووە و تەمەنی 90 ساڵانە و بۆ نزیکی 77 ساڵە هەڵسەنگیری کردووە. جۆنەتن ئۆڵتەر پێی وایە دوای شکستهێنانی سەرۆکایەتی لە ساڵی 1970دا زیادبوونی ناوبانگی جیمی کارتەر سەرچاوی لە کارکردنی خۆبەخشانی لە ڕێی خانوبەرە بۆ مرۆڤایەتی وەرگرت بوو. هەروەها هەوڵەکانی بۆ بانگەشە بۆ ئاشتی و بە گشتداچوونەوەی نەخۆشیە پشت گوێخراوەکانی ناوچەکانی کامەرەی زەوی ئەوەش لە ڕێی پرۆگرامەکانی سنتەری کارتەرەوە بوو. ئەمە پیاوێکە هەرچەندە کارداری دەکرد و هەروەها بیری لە چەندان مەسەلە دەکردەوە بەر لەوەی ببێتە سەرۆکی ئەمریکا. هاوکات جیمی کارتەر بەشی زۆری ژیانی بەسەر برد لە بیرکردنەوە سەبارەت بەوەی چی بکات بۆ ئەوەی ژیانی کەسانی دیکە باش بکات. ناوبانگی جیمی کارتەر هەڵکشا لەو دەمەی بە وڵاتدا دەگەڕا و بانگەشەی بۆ دەیان لە کتێبەکانی نووسیبوونی دەکرد هەروەها بە میوانداریکردنی گردبوونەوە لە کڵێسا بچووکەکەیدا لە شاری پلینز لە جۆرجیا بۆ وتنەوەی وانە لە ڕۆژانی یەکشەممەدا. خەڵک دەیتوانی بە ئاسانی چاویان بە کارتەر و ڕۆزەڵینی هاوسەری بکەوێت ئەوان بەخشندە بوون هەر بۆیە خەڵک هەستی دەکرد کە دەبێت بیان ناسن. هەر بۆیە سوزن تەیلەر بڕوای وایە کە هەواڵی تێکچوونی دۆخی تەندروستی کارتەر بەلای کەسانێکی زۆرەوە سەختە. من پێم وایە ئاسانی ڕادەستگەیشتن بە جیمی کارتەر ڕایەڵەی پەیوەندی لەگەڵ زۆرێک لە ئەمریکیەکان خوڵقاند ئەوەی زۆربەی سەرۆکەکان نەیان بووە. بۆ کەین فێرابۆ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. دیارەتێک گوتن کە لە تورکیا حکوومەتی لەبەرە هەندێک پلان لەبەرەنەش بۆ سەردەریە دیگەل مەسەرەن ئاردهێژی و تایبەت ژیژ بۆ حەوانگەهان ئەزڤەگەرم جەم ئەفکارەخوا ئۆزدەم یاساک و وێ ڕەوشی شۆپینە چه هەیە ئەزانم کو حکوومەتی هەندێک وەسا گوتنە لێ نەزەل علاوێت چی بکەن. بله هفتەیە بۆری دەخل ئەردۆغان دەماک و سەردانە حرمên erdhêja dikir gotbû ku çareseriya me heye û em ê ji hem şêniya vegoystinê herêmên ewlê bikin û bajaran ji nû ve ava bikin lê hûrgulî nedabû. دو دماکو جارکتن سردانا هاتای و عثمانی کر اردوغان گفت کو امید ناوا ساله کی ده 200,000 آواهین نو یه نشتی جهبونه آوا بکن و هر وها منهن پیمان چکرنه جی آماده نه و امید یکی اداره دا دست جوان 10,000 بکن کو بو سدما رخنه این گلک گرینگ. باشه ئۆزدەم راپۆرتێکیدا مە هەبوو پامێرە مە یا پەرمانەمە عفرین ژێ کەمپیشا باشاند بوو چاوە خەڵکی ترس هەیە و جیهی ئاواهیەن هەڕفتی نارتەژیە لە شووناوان کۆمەڵگەه بێن ئاواکردن و کوردش وەر بێن دەرێکم تایبەت بۆ عەرەب و تورکمانین کو لەگەڵ حکومت پشتاوان دەگرێت ینی هەتا چەند یەک مەترسیایە و چ تشت هەیە لەسەر بێ هەرتنی ترسایان تشتێک هەیە و خەڵک ژێ بترسان. براستی داخل السروية قال لك حرمين رابورتين حرمي وخجيهي هنا شيروفيكار هنا داخوياني هنا از باورم كو بيشتي سروان راغاندنين حرمي جي تشافكانيان دماكو برنامه مد دومياك دم قاسي نفسعت بري مجلس سوريا ديمقراطيك داخوياني هم بإنجليزي هم بعربي هم بهمود زمانان يا آوارته بلافكر لزگین بلافكر و جواتا ناونه تیویی خوش بالکشان سروی خطریه گوت کو با آلیکاریا دولتا ترک هول هنه کو
خوجهی نشتیجهن کرد جوان حرمان ورن وقتاندن و دشونا وادا هن کومندن ورن بجیه کرن. بکرتی مجاره حل بجاتنا کو بحسابو بین پاش خستن نهاد چه پشتی عتجی. براستی از کانم بیشم کو ایرود مدیا ناو نتویده شیروین جدا هنه کود بیشن اردوغان اف هفته کل سروی مجاره جوینن دو هف چیده که و خیاده که کو به تایبشی پشتی راگاهاندنا اف خانیه نو و آواکرنه بلک دبه کو احتمالک مزونه کو د 14 مارت گلانه دا یانجی د 18 حزیرانه ده چه بکه جبر کو گلک سدموی هله و تین گوتن جگو حتی اگر ببنجی لگلک دفارین کو ارتش لی چبونه رنگا حل بجاتن به زحمتی ورن کرن. بله ت بنسازی اویا تکنیکی ده کماسی گرینگه یا خلیل. سپاس. امتن داویا برنامه کرد کنکشن حتی صبحی دیگه هنیک هر شاد و بختور بنو خدا حافظ.